والله نانا كاين ناني تيريا كان كلانا و انجا ناني هورامي وانا اكن تشيلمو باقلو تايو حودين شجدين بوحوتي إيوارا بوهشت ألي رأميني نوا والله تبدا وماني كبي بيكوين أو كاريكا كاين إيشا كاين نخوا بزاوية بسر برزي خلق دس خوشي ماليكا هيش كشيك مانية تا يسألو خواي بزيابي والله باشين روجي باشا إيشا كما روجي باشا كما إيشمان إتي بخوا بماي ما دي خوا أجايليتي ورا سيري معلمكم درجاي تانية زورا كانوا هيك بردم بياقرتوا أجا كي شيء أو بلي بلا أجا نبوني نبي بخواي جورا منا توانا مشكا هم نخوشي دوما إتي سيري بياوا كم كانوا قصانا كزنا يارمتي ما موت بأم إيشاب كان بيكولا قلم خوش كما ناخۆشە چاوەڕوانی دەستی خەڵک ناخۆشە پارۆ بداتێ بەڵام ئەوەی هەیە پارەکە لە گرفانی خۆتا بێ منەتی کەس نازانیت خۆ تیلاک بێ خۆشترە من ناوم سانیا عەلیە لە زەردەهاڵ دانیشین خەڵکی زەردەهاڵین دوای ئەوەش لەگەڵ ئەم خوشکە بە ڕێزە کەژاڵخان بیرۆکەی ئەوەمان هەبوو کە شوێنێک گونجاومانە بێ دانیشی نانیتیا بکەین و بۆ خۆمان و بۆ مەعیشەتی خۆمان وەڵی هۆکاری دانانەکەی ئەوە بوو تۆزێ کەم دەسی و ئەنجا بێمەعاشی بوو دوای ئەوەش نەخۆش و شتمان هەبوو لەبەر ئەوە بوو ترتمان کوورە چی بکەین لە ماڵا تااقەتشمان نەبوو بەڕاستی و حەزمان لێکرد لە ئیشەکە وتمان باە بۆ خۆمان ئەم ئیشە بکەین و هەم بۆ ماڵی شۆ باشین هەم بۆ تااقەتی خۆشمان ئەنجا دوایەوە ئێمەش بە خواستی خۆمان ناتوینەتە ئێرە نە زۆریان لێ کردوین و نە بەبینیان کردوین و هەتا من مناڵەکانم خۆشیان ئەڵێن دایە مانوو ئەبییت و ئەترسی نەخۆش بکەوی مەیکە ئەڵێم قەینا من حەزم لێتی لە ئیشەکە حەزم لێتی و هینم مەکە ئێتر ئەڵێ کەیفی خۆتە تا ئەتوانی بیکەونش توانی زۆر و لێ ناکە باڵێ ئەرێ وەڵا ئەگەرێک و تۆ بتەوێ ئیشکەی خۆتی پێوە مژغوڵەکەی من وەختی وا بووە بە مناڵەکانم ئەموو تخوا بچنە دەرەوە بە بچکۆلەکانم با تێر بگریم یعنی وا ئەمەنە ناڕەحەت و دڵم تەنگە بوو وەکو کێشە خەمۆکیم لێ هاتە بوو ئەموو یعنی مناڵەکان ئەجوڵانە ئەم قیژان بەسەریانە ئەمۆ بڕۆنە دەرەوە با تێر بگریم وازم لێ بێرن وازیان لێ نەهێنام دوور نەکەوتە دڵیشم نەها لە بەرچاو مناڵە بەس هاتوومە تێرە ئەوە نە مڵتاحم بۆ خۆم چاو گوێمان کردووەتەوە خەڵکە بین و خەڵدێتە لامان و خزم و کەسوکار و دڵیشمان مڵتاحە لەخوا بەزیارە ئەرێ وەڵا حتا لە ماڵابی هەموو ئافرەتێک تووشی نەخۆشی دەرونیە بێ چۆن 1001 شت ڕووە کاتە ماڵ کێشە نەبوونی نەخۆشی کورە کێشەی تر ئایلەیی هەمووی لە بەتاڵی ماڵۆیە ئەگەر هەر کەسێک و بە ئیشی خۆیە مژغۆڵ بێ وەڵی کەس مەجالی نییە بەلای کەس ئێمە ئێواران ئەڕۆینەوە لە ماڵە ماڵیش پاکەکەینە بەخواوتووە بۆ سعات یەکی شەو ئەخەوی هەویری شەکەین لە ماڵە ئەچین بازاڕیەکەین لەگەڵم ژنە پیاز و قاپی سەفەری و شتەکڕین یینەوە هەویرەکەین شێلمە کوشۆینەوە ئەی کوڵێنین ئیشەکانەکەین تا یەکی شەو بەیانی سعات حوتین ئێرە و دەبەخوای جسم و دەرونیشمان باش مڵتاحین